جارێکی دیکە پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ناکۆکی و دووبارەکی لە نێوان کورد و عەرەب و تورکمان هێناوەتە ئاراوە. بە پێی زانیاریەکانی پەیام لە یەک تێگەیشتون ڕێکەوتن لەسەر پرسی کەرکووک هەیە لە پێناو ئەوەی عەرەب و تورکمان لەسەر مادەی 35 پێداگر نەبن. کۆمەڵی دادگەری لە کەرکووک لەگەڵ هەڵبژاردننی بێمەرج و قەیدا دروستکردنی بربەستەکانیش لە بەردەم هەڵبژاردن لە کەرکووک بە سیاسی دەزانێت. هاوکات بەرپرسی سەنتەری هەڵبژاردننی کەرکووک سەلاحەددینی یەکێتی دەڵێت لەگەڵ عەرەب و تورکمان نزیکن لە ڕێکەوتن لەسەر هەڵبژاردننی کەرکووک. دادگەری بەگشتی لەگەڵەوەیە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێ و لە کەرکووک بە تایبەتی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری لەگەڵ ئەوەیان لە کاتی خۆیان هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکرێت، چونکە لە ساڵی 2005ەوە ڕای گیراوە و مافێکی ڕەوای خەڵکە کە بتوانێت دەنگ بدا و ئەو خەڵکەی کە ناویان لە تۆماری دەنگدەران زیادەکرێ و ساڵانە عمریان نەچێتەوە عمرەی کە دەنگ بدەن، بەڵام هەتاوەکو ئێستا دەنگیان نەداوە، پێویستە ئێستاکە بتوانن دەنگ بدەن و عرقەلەیان بۆ دروست نەکرێ و ئەم باسی کە ئێستاکە هەوڵە درێ بکرێتە ڕێگری بۆی هەڵبژاردنەکانی پێتاخیر بکرێت کە تۆماری دەنگدەرانە بەڕاستی ئەمە بابەتێکە بە سیاسی کراوە، پێویستە ئەو ڕێگریانە لا برێ لەبەر ئەوەی هەمان تۆماری دەنگدەرانە کە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقە کرێ، ئێستاکەش کە بۆ ئەنجومەنی پارێزگاکانە کرێ، پێویست نییە بکرێتە ڕێگری بۆی و بکرێتە هۆی ئەوەی ئەم هەڵبژاردنانە تاخیر بکرێ. چەند ڕۆژەی ڕابردووش هەوڵێکی زۆردرا کە ئەوەی بکەنە سێغەیەک بە تایبەتی کە ئیمشەوش تا درنگانێکی شەویش هەر سێلایەنەکە پێکەوە لە مفۆزاتێکی چڕوپڕابوون توانرات تا ڕادەیەک لە حەدما بگەونە سێغەی بدۆزنەوە بۆی بتوانن ڕێبکەون لەسەر ئەو سێغەیە، بەڵام دانیشتەکە دواخراوە بۆ ساعتە شوونی ئەم ێوارەیە. پێم وایە بێت ئەگەر هیچ گۆڕانکاریش کرد لە وەزەکە ڕوو دەدات ئەگەری هەیە ئەم ڕێکەوتنی کە کردویانیان ئەم تێگەشتنی کە دروست بووە تەسویری لەسەر بکەن و لەسەر ئەو سێغەیە یاساکە تێپەڕێن. لە 18 ساڵی ڕابردوودا جگە لە دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کورد لە سەرجەم خولەکانی هەڵبژاردن براوەی یەکەم بووە. چاودێرێکی سیاسی پێی وایە ترسی نەتەوەکانی دیکە لە هەڵبژاردن بردنەوەی کورددا لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. بۆ هەڵبژاردن ئەنجام بدرێ بۆ کوردی کەرکووک گرنگە، لەبەرەوەی کورد لە دوای 16 ئۆکتۆبرەوە دەسەڵاتی لەم شارە لە دەستداوە. ڕێگایەکی ئاشتیانە و دیموکراسیانە بۆ جێڕانەوەی دەسەڵاتەکانی هەڵبژاردنە. نێرانی کورد لە شاری کەرکووک دەزانن لە ڕێگای ئەو هەڵبژاردنەوە کورد ئەو دەسەڵاتانی بەدەست دێنێتەوە لەبەرەوەی مێژووی هەڵبژاردن سەلماندێتی کورد براوەی یەکەمی هەرسەرجەم هەڵبژاردنەکان بوو. بۆیە ئێستا عەرقەلە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەروست دەکرێت بە تایبەتی لەلایەن پێکهاتەکانی تری شاری کەرکووکەوە ترسە لە ئەنجامی هەڵبژاردنەکان. سەرباری دیاریکردنی وادەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کەوا بڕیارە لە مانگی تشرینی دووەمی ئەم ساڵ بەڕێوە بچێت، بەڵام ناکۆکی و بربەستەکان لە بەردەم هەمواری یاساکە ڕێگرن لە تێپەڕاندنی ڕەشنووسی یاساکە. هەر بۆیە وادەی کۆبوونەوەی پەرلەمانی عێراق لەسەر دەنگدان بۆ تێپەڕاندنی یاساکە چەند جارێک دواخراوە و کوتلەکان نەگەشتون بە ڕێکەوتن. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.